خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی پرسوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرژی دووەم لە پەڕا 127 و 128 لەوانەیە. لە پەڕە 127 هەتا نیوەی لاپەڕەکەی لەوانەکەی پێش ئەوانەیە باسم کردیە، بەڵام یەک لە پرسیارەکان پرسیاری 24 کە نووسرایە خشتەکە تەواو بکە، ئەمن ژمارەی کۆڵکەکانم نووسی لەوانەی پێشتر، بەڵام بەخۆی باوەڕ ناکەم داوای کردێت چەند کۆڵکەیان هەیە، واتە ئایا 2 3 4 ژمارەی کۆڵکەکان بنووسم. لەبەر هەندێک دووبارەی دەکەمەوە ئەو پرسیارەی بۆ وێنە ژمارە 8 ئەگەر هەموو کۆڵکەکان بنووسم 1 جاران 8 هەمویان بنووسم، پاشان 8 دەکاتە 2 جاران 4 دیسان 4 دەکاتە 2 جاران 2. ئەگەر هەمویان ئەمن بژمێرم کۆڵکەکان 8ەکەش بژمێرم، واتە دەکا زۆر کۆڵکە هەیە، یەکیش بژمێرم دەکا 1 2 3 4 دەکا 5 کۆڵکەی هەیە. ئەوجە نازانم ئایا پێویست دەکا یەک و ژمارەکە خۆشی بژمێرم یان هەرتەنیا کۆڵکەکانی دیکە. لەبەر هەندێک ئەم لێرە دەتوانم بنووسم 5 کۆڵکەی هەیە، ئەگەر هاتوو کۆڵکە یەک و ژمارەکە خۆی ئەژمێر نەکرا دەبیتە 3 کۆڵکەی هەیە، دەبیتە 2 جاران 2 جاران 2 واتە 3 کۆڵکە. ژمارە 12 هەروە، ژمارە 12 ئەگەر یەک وە کۆڵکەکە خۆی 12 هەر دەکاتە 2 جاران 6 6 هەر دەکاتە 2 جاران 3 کەواتە ئەو هەموو کۆڵکانەی هەیە 1 2 3 4 ئەویش 5 کۆڵکەی دەتوانم بنووسم. لێرە ژمارە دا چەند کۆڵکەی هەیە گەر لێرە تەمەشاکەم، ئەگەر ئەمن یەکەکەی بنووسم، دەیەکەش بنووسم، دەش دەکاتە 2 جاران 5 ئەویش بنووسم، هەمویان دەکەنە 4 کۆڵکەی هەیە. ئەگەر نا هەر 2 جاران 5 بنووسم 2 کۆڵکەی هەیە، بەڵام وابزانم هەمویان بنووسم باشترە 4 کۆڵکەی هەیە بە هەمووی. 4 کۆڵکە لێرە دەنووسم بۆ ژمارە دا. ژمارە 5 تەنیا 2 کۆڵکەی هەیە، 1 و 5 2 کۆڵکە. ژمارە 18 1 18 دەکاتە 2 جاران 9 9 هەر دەکاتە 3 جاران 3 واتە چەند کۆڵکەی بنووسم؟ 1 و 8 و 2 3 و 3 1 2 3 4 5 دەنووسم، هەرچەندە 5 کۆڵکە. ژمارە 7 تەنیا 2 کۆڵکە هەیە 7 و 1 دەنووسم 2. هیوادارم ئەو جۆرە وەڵامدانەوە زیاتر باشتر بی لە وەڵامدانەوەی وانەکەی پێشی ئەوانەیە. ئێستا بێمە لای ئەوانە ڕەشکەمەوە پێویست ناکات چیدی. ئێستا بێمە لای پرسیاری 25 هەڵا لەکوێدایە. سەرمەد نووسی 6 و 12 و 18 و 24 و 30 کۆڵکەنە بۆ ژمارە 6. ئایا سەرمەد لەکوێ هەڵەی کردووە ڕاستیەکەش ڕاستی بکەوە؟ هەڵەی سەرمەد لەوەیە کە 6 و 12 و 18 و 24 و 30 کۆڵکە نینە، بەڵکو چەند جارەی ژمارە 6ن. لەبەر چ؟ چونکە 6 جاران 1 دەکا 6 6 جاران 2 دەکا 12 6 جاران 3 18 6 جاران 4 24 6 جاران 5 دەکاتە 30. کۆڵکە ئەو ژمارەیە کە 6 لێ پێک دێواتە 2 جاران 3 دەکا 6 کەواتە 2 جاران 3 کۆڵکەیە بۆ 6، بەڵام ئەوە چەند جارەی 6ە. گەیشتمە پێدا چوونەوە و ئامادەبوون. پرسیاری 26 لێرە ئەمن
هێمای یەکسانم هەیە، واتە هاوکێشەکەم هەیە، لای ڕاستی 12 کۆژمارە چینا دیار، لای چەپی 9 کۆ 3 کۆ 8. ئایا ئەو ژمارەیە چییە؟ زۆر ئاسانە. ئەگەرە من لێرە تەماشای 9 و 3 بکەم دەبینم کۆیان بکەمەوە دەزانم دەکاتە 12. 9 کۆ 3 دەکات 12. ئەو 12ەیە. ئەوجا لێرە کۆ 8 واتە لێرەش دەبی کۆ 8 بی، هەتا یەکسان بی، هەتا وەکو یەکی لێبێ. واتە چ بنووسم 9 کۆ 3 چ بنووسم 12 هەر یەکە، پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 8 لێرە و لێرەش، کەواتە زۆر ئاسان بوو. ئەگەر نا دەتوانم هەموو ئەوانە کۆ بکەمەوە 9 3 و 8 9 3 12 لەگەڵ 8 20 لێرەش 12 لەگەڵ چ دەکاتە 20 لەگەڵ 8 واتە دوو ڕێی بیرکردنەوە هەیە. پرسیاری 27 مۆد لەم کۆمەڵەدا کامەیە؟ هەتا ئەمن مۆدی ببینمەوە دەبی بزانم مۆد مانای چییە. مۆد واتە ئەو ژمارەیەی یان ئەو ژمارانەی، هەندێک جار دوو ژمارە مۆدە کە زیاتر دووبارە و سێبارە بووینەوە. هەتا ئەمن مۆدەکەی ببینمەوە ژمارەکانی خۆم ڕەنگ دەکەم، بۆ وێنە ژمارە دوو بە سۆری ڕەنگ دەکەم بزانم چەند ژمارە دووم هەیە، دەبینم سێم هەیە. دەچمە لای ژمارە 4 چەند ژمارە 4م هەیە، ئەوە 1 ئەوەش 2. ئەدی چەند ژمارە 5م هەیە، ئەوە 1 دیسان 2. ئەی ژمارە 7 تەنیا ئەو هەفتە 1 هەفتم هەیە، ئەدی 8 ئەویش تەنیا 1 هەشتم هەیە. ئەی ژمارە 6 دووم هەیە، دوو ژمارەی 6 ئەوە 1 ئەوەش 2. ئەی سێ تەنیا 1 سێ هەیە، ئەویش بەو ڕەنگەی بینووسم هەتا تێکەر نەبی. هیوادارم دیار بیان با بە ڕەنگەشکە بینووسم بەو ڕەنگە. ئێستا تەمەشای ڕەنگەکان دەکەم. ئەگەر ڕاستم کردبی ڕەنگە سۆرەکە ژمارە 2 سێ جار سێبارە بوویتەوە، واتە سێ جار هەیە، کەواتە ژمارە 2 مۆدە. ئەوانی دیکە چونکە 2 کەمترە مۆد نییە، کەواتە وەڵام چییە؟ مۆد یەکسانە بە ژمارە 2. مۆد یەکسانە بە ژمارە 2. پرسیاری 28 پەیام کاتژمێر 6 و 35 خولەک پێش نیوەڕۆ ڕۆیشت، لە کاتژمێر 8 و 10 خولەک پێش نیوەڕۆ گەڕایەوە. ئایا چەندی پێچوو؟ واتە ئەو ماوە چەندە کە پەیام بەسەری بردووە لە چوون هەتا گەڕانەوە. ئەمن چ دەکەم؟ ئەمن کاتژمێر 8 و 10 خولەک دەینم کەم کاتژمێر 6 و 35 خولەک، واتە ژمارەکان کاتژمێرەکان لێک دەردەکەم. هەشت و 10 کەم 6 و 35. ئەگەر خینەوەی کاتژمێر نووسین کووە، لە لای چەپ کاژێرەکانە، لە لای ڕاستیش خولەکەکانە، هەمیشە ئەو هایە. لە مابەینیشیان 2 خاڵ هەیە بە ئەستوونی، ئەو 2 خاڵە لەسەر یەک. لێرە ئەگەرە من تەماشایی خولەکەکان بکەم دەبی پێشتر ئەمن خولەکەکان لە یەکتر دەربکەم، ئەو جا بچمە لای کاژێرەکان، چونکە من هەمیشە لە دەستە ڕاست دەست پێ دەکەم. کە تەماشای ئەو ژمارەی دەکەم دەیە گچکەترە لە 35 زەحمەتیەک دێتە ڕێم. ئەویش ئەوەیە کە دەبی ئەمن لێرە ژمارەکەی خولەکەکانم گەورەتر بی یان ئەوەندەی خولەکەکانی ئێرە بی، کەواتە ئەمن دەکمترە لە 35 ناچارم بچم
یەک لە کاژێرەکان خورتکەمەوە بکەمە خولەک. ئەو جا ئەمن دەبی بزانم یەک کاژێر دەکاتە 60 خولەک. کەواتە کە یەک کاژێری وەردەگرم لەو هەشتەکە دەبیتە 7 کاژێر. کاژێرەکەش کە وەرم گرتێ دەیکەمە 60 خولەک، کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو خولەکەی کە ئەمن هەیتم دەبیتە 7 خولەک. ئەو جا ئێستا زۆر باشە 7 خولەک دەتوانم 35 خولەکی لێ دەربینم. کەواتە کاژێرەکە دەبیتە کاتژمێر 7 و 7 خولەک، هەرچەندە ئەو جۆرە نییە، بەڵام لەبەر بیرکاری هەتا ئاسان بی ناچارم ئەو هابکەم. ئێستا هەفتایەکەی دەینم 35 لێ دەردەکەم، 0.5 لێ بڕوا نابی، ئەو هەفتەی خوڕ دەکەمەوە، سفرەکە دەبی بەدا، هەفتەکەش دەبتە 6، 5 لێ بڕوا ئەو 5 خوارێ، 6ش ئەو 3 لێ بڕوا ئەو 3 دەمێنێتەوە. ئێستا زۆر باشە 2 خاڵەکان دەینمە خوارێ. ئێستا کاژێرەکان لێک دەردەکەم، 7 6 لێ بڕوا دەکاتە 1، واتە چەندی پێچوو؟ 1 کاژێر و 35 خولەک. هەمیشە ئەوها دەخیندرێتەوە. ئەوەی دەستە چەپ کاژێرە، ئەوانەی دەستە ڕاستیش خولەکە، کەواتە 1 کاژێر و 35 خولەکی پێچوو. ئەو پرسیارش تەواو بوو. دێمە لای پرسیاری 29. کامیان گەورەترە لەو دوو ژمارەیە؟ یەکەم شت دەبی ئەمن ڕەنووسەکان بژمێرم. 1 2 3 4 5. ئەوجا ئێرەش 1 2 3 4 5. ئەگەر وەکو یەک بوو ئەوجا بەراورد دەکەم. چیهان ڕەنووسەکان ئەگەر گەورەتر بوون ئەوەی ڕەنووسی زۆری هەیە ئەو گەورەترە، بەڵام لێرە وەکو یەکە ڕەنووسەکان. ئێستا ڕەنووس بە ڕەنووس بەراورد دەکەم، هەمیشە و هەمیشە لە لای چەپ دەست پێ دەکەم. یەکەم ڕەنووس لە لای چەپ 7 بەراوردی دەکەم لەگەڵ یەکەم ڕەنووس لێرە لە چەپ 7 وەکو یەکە، ناتوانم بزانم کامە ژمارە گەورەیە. ئەوجا ڕەنووسی دووەم 5 لەگەڵ 5 لە لای چەپ ئەویش وەک یەکە، هێشتا ناتوانم بزانم کامە ژمارە گەورەیە. ئەوجا دێمە لای ئەو 5 دیسان لەگەڵ ئەو 5 ئەویش وەک یەکە، هێشتا نازانم کامە گەورەیە. ئەوجا دێمە لای ئەو 6 بەراوردی دەکەم لەگەڵ ئەو 2، 6 گەورەترە، یەکسەر دەزانم ئێستا ئەو ژمارەیە گەورەترە، واتە دەنووسم وەڵام ئەو ژمارەی دەنووسم لە تەنشی دەنووسم گەورەترە. پرسیاری 30. ناوە ڕاستە لە نمرەکانی سەروەر کامەیە؟ سەروەر ئەو نمرانەی هەیە، کامەیان ناوە ڕاستەیە؟ کە جێم لە وشەی ناوە ڕاستە دەبی ئەمن چ بکەم؟ ئەو ژمارانەی هەیتم دەبی ئەمن ڕیز بکەم، یان لە گەورە لۆ گچکە یان لە بچووکەوە لۆ گەورە، واتە لە گچکە و لۆ گەورە، هیچ کێشە نییە. ئەمن دەچم ژمارەکان ڕیز دەکەم. ژمارەکانم ڕیز کرد لە گچکەوە لای ڕاست هەتا دێ گەورەتر دەبی. ئێستا هەر بە چاو دەزانم کامە ژمارە لە ناوە ڕاستە. ئەو ژمارە لە ناوە ڕاستە، 3 ژمارەی لە لای ڕاستەیە و 3شی لە لای چەپ هەیە. ئەگەر ژمارەکانم زۆر بوو یان نەمزانی چ دەکەم؟ ژمارەیەک لا دەبم لە لای ڕاست، ژمارەیەکیش لای دەبم لە لای چەپ، ژمارەیەش کە دیسان لا دەبم لە لای ڕاست، دیسان یەکەشکە لە لای چەپ، ئەوجا ژمارەشکە لە لای ڕاست، دیسان ژمارەشکە لای چەپ. چماوە لە ناوەندەی 85، وەڵام ناوە ڕاستە دەکاتە 85. ناوە ڕاستە 85. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە. ئێستا دەچمە لاپەڕەی پاش ئەو لاپەڕەیە، لاپەڕە 128. بزانم چەند لە لاپەڕە 128 دەتوانین باس بکەم.
کۆڵکە خۆبەشەکان. کۆڵکە خۆبەشەکان، خۆبەش وشەیەکی نوێ لێرە یان دابەش ئەویش وشەیەکی نوێ. هەندێک ژمارە دابەشە، هەندێک ژمارەش خۆبەشە. ئەو ژمارەی کە خۆبەشە واتە تەنها دوو کۆڵکەی هەیە. تەنها دوو کۆڵکەکە چییە؟ بۆ وێنە ژمارە 5 خۆبەشە. دوو کۆڵکەکە هەمیشە ژمارەکە بە خۆیتی وە لەگەڵ یەک. هەر ئەو دوو کۆڵکەی هەیە. 5 ناتوانم دابەشی کەم بەسەر هیچ بێجگە لە یەک، دەتوانم دابەشی کەم بەسەر یەک و دەتوانم دابەشی کەم بەسەر 5 ژمارەکە خۆی بەبێمانەوە. ئەگەر هاتو 5م دابەشی دووی کرد دەکە 2.5. نیویش نابی. مەبەستمان لێرە دابەشی ژمارەی تەواو، نەک نیو و کەرت و فاریزە و شتیوە. واتە ژمارە خۆبەش ئەو ژمارەیە کە تەنیا دابەش دەبی بەسەر خۆی و بەسەر یەک، یان دەتوانم بڵێم ژمارەی خۆبەش ئەو ژمارەیە کە تەنیا دوو کۆڵکەی هەیە، چیتکە کۆڵکەی نییە. 7 هەر خۆبەشە چونکە تەنیا دوو کۆڵکەی هەیە. 11 هەر خۆبەشە، ناتوانێت دابەشی کەی بەسەر هیچ شتەکی دیکە. ئەم ژمارانە پێیان دەوترێ ژمارەی خۆبەش. ئەوە تەواو بووین لە خۆبەش. ئێستا دەچمە لای دابەش. بەڵام زۆربەی ژمارەکان لە دوو کۆڵکە زیاتریان هەیە، وەکو بۆ وێنە ژمارە 15. ڕاستە کۆڵکەی 1 و 15 هەیە، بەڵام کۆڵکەی دیشی هەیە. واتە دەتوانم ئەمن 15 دابەشی 3 کەم بەبێمانەوە، دەتوانم دابەشی 5 کەم بەبێمانەوە. کەواتە ژمارە 15 دابەشە، دەتوانم دابەشی کەم. ئەگەر لێم بپرسن ژمارەی دابەش چییە؟ دەڵێم ئەو ژمارەیە زیاتر لە دوو کۆڵکەی هەیە، یان ئەو ژمارەیە کە دەتوانم دابەشی کەم بەسەر ژمارەکانی دیکە بێجگە لە ژمارەکە خۆی و بێجگە لە یەک. واتە ژمارەی دیش هەیە کە بتوانم ژمارە 15 بەسەر دابەشکەم. ژمارە 16 هەروە ئەویش دابەشە، چونکە دەتوانم دابەشی کەم بەسەر 1 بەسەر 2 بەسەر 3 بەسەر 8 بەسەر 16. کەواتە دابەشە. ئەو ژمارانە پێیان دەوترێت دابەش. بۆ ئەوەی کۆڵکەی خۆبەش بدۆزیەوە دەتوانی لێرە ژمارە دابەشەکان هەمیشە دەگەڕێین بە دوای کۆڵکەکانیان، کە کۆڵکەکانیان زیاتریان کۆڵکە خۆبەشەکانیان. بە چ ڕێگایەک کۆڵکەکانیان دەبینینەوە؟ بەڕێی هێڵکاری درەختی. هێڵکاری درەختی چییە؟ هێڵکاری درەختی واتە لە درەخت هاتیە، درەخت ڕێگەکەی هەر جارەی دەبیتە دوولە. ئەگەر تەماشا کەم لێرە بۆ وێنە ئەو درەختە بوویتە دوو بەش، یەک بەش دوو بەش. دیسان ئەو بەشەش هەر بوویتە دوو بەشی دیکە، ئەو بەشەش دیسان دەبیتە دوو بەش، ئەو بەشە هەتا دێ هەر دەبیتە دوو بەش. بەو جۆرەش دەتوانین کۆڵکەکان ببینینەوە بۆ ژمارەکان. هەمیشە یەکەم جار دوو کۆڵکە، دوای 4 کۆڵکە، دوای هەر تا دێ دەتوانین کۆڵکەی زیاد ببینینەوە ئەگەر هەبوو. ئەگەرنا هەندێک جار تەنیا دوو کۆڵکەیە، یان 3 کۆڵکە، یان 4 کۆڵکەیە. هەندێک زاریش هەتا دێ هەر دەتوانین وەکو ڕەجی دار هەتا دێ لقی زیاتر لێ دەبیتەوە. ئەوجە لێرە هێڵکاری کۆڵکە خۆبەشەکان بۆ ژمارە 20 بنووسە بە شێوەی هێڵکاری. هەندێک کەس زوو دەزانن 20 یەکسانە بە 4 جاران 5، یان یەکسانە بە 2 جاراندا. هەندێک کەس پێویستیانە بگەڕێنەوە خشتەی لێکدان. لێرە بگەڕێ بە دوای دوو کۆڵکە بۆ ژمارە 20، یان بە خۆت بزانە یان بڕۆ خشتەی لێکدان. لێرە نووسیتیان 20، ئەوە تاوەکو ڕەجی درەختەکە 20ەکە کو نووسرایە وەکو ڕەجی درەختەکە 2 ڕەجی لێ بوویتەوە.
یەکیان دووە یەکەچیان دەیە چونکە دوو جاراندا یەکسانە بە 20. پاشان ئەو دووە چیتکە ڕەجی لێ نابیتەوە ئەوەی ڕاستی بی هەردووەکە خۆیتی تەنیا دوو یەکیش پێی ناوێ بنووسین کەواتە پێی ناوێ لێرە بنووسم یەک تەنیا ئەو دووە هاتیتە خوارێ ئەوەی ڕاستی بی ئەوەش پێویستی نەدەکرد بنووسمەوە دوو بەڵام لێرە نووسرایە. دێمە لای دەیەکە دیسان دەتوانم دوو ڕەجیلۆ دروست کەم وەکو درەخت یەکەچیان دووە ئەویت کەشیان 5 چونکە دوو جاران 5 دەکات دا. ئێستا لۆ ئەو دەیە لۆ ئەو 20ەی ئەو سێ ڕێگایان ئەو سێ کۆڵکەیەمان دیتەوە بێگومان بێجگە لە یەک و ژمارەکە خۆی هەمیشە دووبارەی دەکەمەوە کە هەموو ژمارەکان دوو کۆڵکەیان هەیە کە بێجگە لە کۆڵکەکاندی کە هەمیشە ژمارەکە خۆی و یەک هەر لەگەڵە بۆ هەموو ژمارەکان. کەواتە ئێستا دوو جاران دوو چار جاران 5 20 کۆڵکەکانی 20 بە شێوەی هێڵکاری درەختی دۆزرایەوە. ئەوە تەواو بووین لێرە. ئەو کۆڵکانە لێرە کە دیتمانەوە هەمویان ژمارەی خۆ بەشن واتە ناتوانین بەسەر هیچیت کە دابەشکەین بێجگە لە خۆیان و بێجگە لە یەک. ئەو کاتە ڕادەوەستم چیت کە دابەش ناکەم کە زانیم کۆڵکەکانم ژمارەی خۆ بەشن. ئێستا دێمە لای پرسیارە چیت کە کۆڵکە خۆبەشەکان لە بچووکۆ بۆ گەورە ئەگەر ویستمان بنووسین ئەوها لە بچووکە لۆ گەورەواتە یەکەم جار دووەکان دەنووسین چونکە گچکەیە ئەوجە 5ەکەی دەنووسم هەرچەندە هیچ هەڵە نییە ئەگەر بنووسم 20 یەکسانە بە 5 جاران 2 جاران 5 هەر یەک شتە بەڵام ئەگەر لێم داوا کرا لە بچووکەوە بۆ گەورە دەتوانم ئەوها بنووسم. ئێستا چەند نمونەیەکی تر سی دیسان دەیکەینە 2 بەش سی یان دەنووسم 3 جاراندا یان دەنووسم 5 جاران 6 هیچ جیاوازی نیە یەکەچیان دەنووسم لێرە نووسرایە 3 جاراندا چونکە 3 جاراندا کۆڵکەیە دەکاتە سی. ئەو جە سەیەکە تازە تەواو سەیەکە خۆ بەشە چیتکە هەر هاتیتە خوارێ چیتکە ناتوانم دابەشی هیچی کەم تەنیا دابەشی سێ خۆی و دابەشی یەک پێویست ناکە هەر دەینووسمەوە بەڵام دەتوانم بیکەمە 2 بەش 5 و 2 5 جاران 2 ئەو جەکە 3 و 5 و 2 بەدەست هات کە ئەمن دەزانم 3 و 5 و 2 هەر سێکیان خۆ بەشن تەواو ڕادەوەستم کۆڵکەکانی ژمارە سی یەکسانە بە لە بچووکەوە لۆ گەورە 2 ئەوجا 3 ئەوجا 5 لە مابەینیشیان هێمای لێکدانیان دانایە. ئەدی ژمارە 36 لێرە 36 بوویتە چەند جاران چەند 4 جاران 9 4 جاران 9 چاریش دەتوانم بنووسم 2 جاران 2 چونکە 4 خۆبەش نییە دابەشە 9 دابەشە هێشتا دابەش هەیە 9 دەتوانم بنووسم 3 جاران 3 واتە کۆڵکەکانی 36 چەندە 2 2 3 3 2 جاران 2 جاران 3 جاران 3 بەو جۆرەی بە شێوەی هێڵکاری درەختی کۆڵکەکانی هەرچ ژمارەیەکت دەوێ دەتوانی بنووسی بگەڕانەوە زۆر جار بۆ خشتەی لێکدان. لەبیرت نەچی ژمارە یەک نەخۆ بەشە نەدابەشە لەبەر چ؟ چونکە خۆبەشەکان هەمیشە دوو کۆڵکەیان هەیە یەک و ژمارەکە خۆی بەڵام لێرە یەک تەنیا یەک کۆڵکەی هەیە ئەویش هەر ژمارەکە خۆیتی یەک کۆڵکەی هەیە ناتوانێن نەدابەشە نەخۆ بەشە. لێرە بنووسە خۆ بەش یان دابەش 16 چونکە ئەمن دەتوانم 16 دابەشی 2 بکەم دابەشی 4 بکەم کەواتە ژمارەیەکی دابەشە
کوو زانیم 16 دەتوانم دابەشی 2 بکەم ئەگەر تەماشای خشتەی لێکدانم کرد یان ئەگەر تەماشای یەکەم خانەی ڕەنووسی ئەو ژمارەیەم کرد لە لای ڕاست ئەگەر ڕەنووسەکە تاک نەبوو جووت بوو هەمیشە دەتوانم دابەشی 2 بکەم. جووت مانای چییە؟ واتە 0 2 4 6 8. ئەگەر خانەی یەکەمی هەر ژمارەیەک خانەی یەکەم واتە ئەوەی ڕاست دەستی ڕاست جووت بوو هەمیشە دەتوانم ژمارەکەی دابەشی 2 کەم هیچ نەبی. کەواتە هەموو ئەو ژمارانەی دەتوانم دابەشی 2 کەم یان دابەشی 3 کەم ژمارەی دابەشن بێگومان لە 2 ژمارەکە خۆی ئەو دابەشنیە 2 خۆ بەشە 3 خۆ بەشە. بەڵام هەموو ئەوانی دی کە ژمارەی جووتن لە 4ەوە هەتا بەبێ کۆتایی هەمویان ژمارەی جووت واتە یەکەم خانەیان جووتە ژمارەی دابەشن کەواتە لە تەنشت 16 دەنووسم دابەش. 27 ڕاستە ژمارەکە جووت نییە یەکەم خانەی بەڵام دەتوانم دابەشی 3 کەم دەتوانم دابەشی 9 کەم کەواتە دیسان دابەشە. 27ش دابەشە. ئەدی 13 ناتوانم دابەشی هیچی بکەم بێجگە لە 1 و ژمارەکە خۆی 13 کەواتە ژمارەیەکی خۆ بەشە. لێرە ئەمن هەندێک ژمارەی خۆبەش و ژمارەی خۆبەشم نووسیتەوە دەتوانی تەماشایان کەی خوێندکاری ژیر هەتا بزانی ئەو ژمارانە خۆبەشن هەتا پێویست ناکە دانیشین دابەشیان کەین. ژمارە خۆبەشەکان بێجگە لە 2 هەمویان ژمارەی تاکن تەنیا 2 ژمارەیەکی خۆبەشە جووتیشە. ئەگەر تەمەشاکەی ئەو ژمارە خۆبەشانە 2 3 و 5 و 7 11 13 17 19 23 29 31 41 43 47 53 و 59 73 و 79 83 و 89 92 7 و 101 ئەمە نارە تا سەدم نووسیە جارێ بێگومان ژمارەی خۆبەش بێ کۆتاییە هەروەها ژمارەی دابەشیش وەکو دەزانین ژمارە کۆتایی هیچ کات کۆتایی نایە. باشە ئەو چەند ژمارانە بزانی کە خۆبەشن. بگەڕێینەوە لای هێڵکاریەکانمان دروست کرد و ساغ بکەوە کەشمان دروست کرد. ئێستا بزانم چیتکە هەیە لێرە گوتمان ئەگەر لە خانە یەکان ڕەنووسی خانە یەکان ئەوە خانە یەکانە سۆرەکە زەردەکەش خانەی دایانە ئەگەر ڕەنووسەکە جووت بوو واتە یەک لەو ژمارانە بوو ئەوە ژمارەکە هەمیشە دەتوانین دابەشی بکەین بەسەر 2 ئەگە ژمارەکە بەخۆی 2 نەبوو واتە دەبیتە ژمارەیەکی دابەش. لێرە 20 دوو جاراندا ئەمن دەتوانم ئەوەی ڕاستیبی بە هێڵکاری بنووسم 4 جاران 5ش هەر یەک شتە ئەوجا 5ەکە تەواو چی دیکە خۆبەشە ناتوانم دابەشی هیچی کەم بەڵام 4ەکە توانم دابەشی کەم بەسەر 2 دەکاتە 2 واتە کۆڵکەکانی 20 چیە 5 4 ببوور لێرە دەکات 2 کۆڵکەکانی 20 چیە 2 2 5 دەتوانم ئەوها بنووسم 2 جاران 2 جاران 5 سیش دەتوانم لە کتێبەکەی 3 جاران دەنووسرایە ئەمن دەتوانم ئەوەی ڕاستی بیکەمە 2 جاران 15 بە کەیفی خۆم ئەویش ڕاستە 15 ئەو جەدووەکە پێی ناوێ وەکو کتێبەکەی دیسان بنووسم 2 چونکە 2 هەردووە تازە خۆبەشە بەڵام 15کەی دەتوانم بنووسم وەکو 5 جاران 3 ئێستا هەمویان بوونە خۆبەش کۆڵکەکانی ژمارە سی دەکاتە 2 جاران 5 جاران 3 یان 2 جاران 3 جاران 5 هەر یەک شتە ئەوە کۆڵکەکانیتی. 36 لە کتێبەکەی هەبوو دیسان لێرە ئەمن دووبارەی دەکەمەوە 36 ئەگەر ڕەشکەمەوە ئەمن نووسیتم دەکاتە 2 جاران
هەژدە لە کتێبەکەی چارجاران نۆ بوو هەر یەک شتە دووەکە تازە تەواو کۆڵکەیە هەژدەکە دەتوانم بنووسم دوو جاران نۆ یان دەتوانم بنووسم سێ جاران شەش بە هەوەسی خۆم ئەو جانۆیەکە دەتوانم بنووسم سێ جاران سێ ئیدی هەموو ژمارەکان کۆڵکەکان بوونە خۆبەش ئەوە کۆڵکەکانی ژمارە 36 دوو جاران دوو جاران سێ جاران سێ ئەوە بەو جۆرە دەتوانین کۆڵکەی بە کەیفی خۆمان بێگومان دەبی ڕاست بی بەڵام هەندێک جار دووسێ وەڵام هەیە بێگومان ئایا بیست بنووسم دوو جاران دا یان بنووسم چار جاران پێنج هەر یەک شتە هەمان ئەنجام لە کۆتایی لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 228ش هەتا دێمە کۆتایی ئەو وانەیە لەو وانەیە گرنگترین شت ئەو سێ زاراوانە بزانین مانایان چییە ژمارەی خۆبەش ژمارەی دابەش هێڵکاری درەختیش بێگومان خشتەی لێکدان زۆر گرنگە بەکاربینم لە کاتی دۆزینەوەی کۆڵکەکان و هەروەها چەند جارە لێر دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر خۆش بی